عادة طالب علم أبي بزاني چی پێش چی بخە چی گرنگە لە بدایەتە ئەنجا چی بەدووەوە ئەنجا چی بەدووەوە ئەنجا چی بەدووەوە نابێ بە هەڕەمەکی دەست باتێ بڕوا مەشغوڵی هەموو شتێک بێ ئەوەشی کە با بڵێن ئەبێ کاری لە پێشینەی طالبی علم بێ کە فێری بێ زیاد زانستخواز بێ کە فێری بێ بریتە لە زانستی عەقیدە پێش هەموو زانستەکانی تر لەبەرەوەی خی پردگارە فەرمێ فعلم أنه لا إله إلا الله بعلم بڕۆ فێری عەقیدەکەت بکە لا إله إلا الله عەقیدەی تر هەموو مسلمانان لا إله إلا الله وفرمي لا من شهد بالحق وهم يعلمون إلا أوانا نبيك شياتماني بحقيان هناوة يعني توانا لا إله إلا الله محمد رسول الله علميان بيتي بويا برو فيري علمي چۆنیەتی دا غەڵبوونی ئیسلامەکەت ببە ئەنجا دوایی چۆنیەتی پاراستنی ئیسلامەکەت ئەنجا چۆنیەتی دەرچوون لە ئیسلامەکەش بۆی بیپارێزی و لێشی دەرنەچی فێری چۆنیەتی دا غەڵبوونی ببە فێری پاراستنی بە فێری چۆنیەتی دەرچوون لێشی بە بۆی دەرنەچی لێ ئەمە زۆر گرنگە لە عەقیدە تۆ گرنگی پێبیت و فێری بی دو ئەو هەوڵ بدە قورئان فێربی هەوڵ بدە قورئان فێربی بە خوێندنەوە و بە تەفسیر و بە ئەحکامەکانی چونکە سەحابەکان ئاوا بوون عەبدوڵای کوڕی جەریری بە جەریری گێڕێتەوە فەرمێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵ بووین گەنج بووین فتیان حیدا و حیزاوە یعنی گەنجی تازە پێگەشتوو ئەفەرمێ هەمومان تازە پێگەشتوو بووین لە چواردەوری پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرەتا ئیمان فێرە بووین دوای قورئان فێرە بووین دوای کە قورئانمانە خوێند ئیمانمان زیادی ئەکرد پێی وعائشە خاتونیش فەرمێ یەکەم جارەوەی کە لە قورئاندا بەزی سوورەتە مفەسەلەکان بوو واتە ئەو سوورەتانە بوو کە ئاەتەکانیان کورتە لە جوزی عامە و لە جوزەکانی ترا و زیاتر باسی عەقیدەیە فەرمێ کە ئەوە دابەزی و ئیمان سابت بوو لە دڵی خەڵکەکەیە ئەنجا حرام و حەڵال بەقەرە و ئالی عومران و نیسا و ئەوانە دابەزی کە حرام و حەڵاڵی تایە و فەرمێ من لای لە مەدینە لەگەڵ مناڵی کچا یاریمە کرد کاتێک کە مفەسەلەکان دابەزی سوورەتەکانی عەقیدە دابەزی دواتر کە سوورەتەکانی ئەحکام دابەزی لە مەدینە گەورە بووم خێزانی پێغەمبەر بووم صلی الله علیه وسلم ئەنجا وردە بەقەرە و ئالی عومران و ئەوانە دابەزی و عەبدوڵای کوڕی عومەریش فەرمێ فێری ئیمان ببن دوای فێری قورئان ببن چونکە ئێمە کەسانێک بووین لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری ئیمانە بووین دواتر فێری قورئانە بووین و سنوورەکانیمان نابەزاند و حرام و حەڵاڵمان ئەخوێند و فێری ئەبووین لە ناویە ئەفەرمێ بەڵام قەومێک پێیا بن ئەچن فێری قورئانە بن بێەوەی ئیمانیانە بێ ئەچن فێری قورئانە بن بێەوەی ئیمانیان هەبێ جا فەرمێ ئەو وەختە کە قورئان فێرە بن ئەوان نە حدودی ئەزانن نە حرامی ئەزانن نە حەڵاڵی ئەزانن و هیچ سوودێکی لێ نابین بۆیە زۆر گرنگە سەرەتا گرنگی بە عیلمی عەقیدە و ئیمان بی دواتر بچیتە سەر عیلمی قورئان ئیتر قورئان بۆ خۆی خوێندنەوەکەی و مانا و واتاکانی و تەفسیرەکەی پاشان هەوڵ بدە فێری حەدیث بی چونکە دینەکەی ئێمە دووشتە قورئان و حەدیثە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ دووشتم تیا بەجێهێشتوون ئەگەر دەستی پێوە بگرن گومڕا نابن چی و چییە کتاب الله و سنەتی كتابي خواي پروردگار سنة كيمن وهرو دوانش خواي پروردگار داي بزاندو وأنزل عليك الكتاب والحكمة كتابو قرآن حكمتيش سنة تبا طواوي تفسيري زانان كواتا قرآن وسنة دا بزيوة للآن خواي پروردگار وخواي پروردگار فرمي اتبعوا ما أنزل إليكم من ربكم دواي أوب كون كخواي پروردگار بوي دا بزاندون أيش قرآن وسنة كواتا إيمان فيربا دواء أو قرآن دواء أو سنة أما لبيشيني كاركان بس سنتيش علمی حەدیثە ئیتر بە ڕیوایەت و بە دیرایەت زیاترەوەی کە باوە ئەمڕۆ دیرایەکەیە کە ئینسان گرنگی پێبا مانا واتاکانی فەرمودەکان فێر بێ و ئەحکامەکانی فێر بێ و کاری پێ بکە پاشەوە ئیتر وردە بڕۆ بۆ علمی فقه فێری ببە و علمی لوغە زمان هەوڵ بدە فێری ببی زمانی عەرەبی دو ئەو علمی سیرە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دو ئەو زانستی تاریخ و ئەنجا دو ئەو بڕۆ بۆ ئوسوولەکان وەکو ئوسوولی فقه و ئوسوولی تەفسیر و ئوسوولی حەدیث و ئەو بابەتانەی ترکە هەیە ئەبەو شێوە بۆ تەسەلسولە ئینشاءالله ئەگەر بێت و هەوڵ بدەی علم فێر ببی موفق بی خوای پەروەردگار تەوفیقت ئەدا بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە کە تۆ هەموو ئەم علمانە فێر بووی زۆر گرنگە نفسێکی پاکت هەبێ و تەزکی نفسی خۆت کرد بێ بە ئەخلاقە ظاهریەکان خۆت ڕازانە بێتەوە بە ئەخلاقە باتنیەکانیش خۆت ڕازانە بێتەوە نەوەک هەرگوێ بە مەنزەر و بە شکل و شێوە بدەیت چونکە هەرچی علمی دنیای بیزانی ئەگەر دڵ و دەروونە پاک نەبێ هیچ سوودێکە پێ ناگەێنێ وەکو دەفرێک وای کە دەفرەکە بنەکەی کۆمەڵی پیساییتە ئیتر ئاوی تێ بکەی ئاوەکە پیسەکە شەربەتی تێ بکەی پیسەکە شیری تێ بکەی پیسەکە هەرچی چای تێ بکەی هەرچی تێ بکەی پیسەکە بۆ لەبەرەوەی بنەکەی پیسە تۆ ژەگەر ئینسانێ بی لە ناخەوە پیس بی
نفسێکی پیس و خەبیثە هەبێ هەرچی عیلمە فێری بی بەقەت شەیطان بەکەڵکەیە وەکو چۆن شەیطان لە ئاخیرەوە پشتی کردە هەموو عیلمەکەی خۆی لێی هەڵگەڕایەوە تۆش هەروەکەی لە ئەخیرە و زۆر مەلاشماندی وایان کرد چونکە لە ناخەوە پیس بوون بۆ پارە وایانە کرد بۆ ناوبانگ وایانە کرد بۆ ئافرەت وایانە کرد بۆ سەرۆت و سامان وایانە کرد بۆ دەسەڵات وایانە کرد دوایی کە گەشتە ئەوەی ئەوانیان لێ نزیک بوویەوە چوونەوە سەرەسڵەکەی خۆیان و پشتیان کردە هەموو عیلمەی کە خۆیان ئەیانزانی ئەمە یەکەم خاڵە لە تربێتی گەنجە کە هەوڵ بدە علم شەرعی فێر